من ناوم شنۆ نووری عەبدوڵڵا ساڵحە دەرچووی کۆلێژی پەروەردەم ساڵی 1988 بەشی کیمیا ئێستاش سەرپەرشتیاری پسپۆڕی کارگێڕیم لە یەکەی سەرپەرشتیکردنی ڕۆژهەڵات و پلەی حیزبیم کارگێڕی لەقەم. طبعا من لە بنەماڵەیەکی پارتی هاتوومەتە دنیاوە هەرکە چاوم هەڵهێناوە و فامم کردوتەوە لەناو ئەو خێزانەماندا لە بنەماڵەکەماندا لە باوکم بە تایبەتی و هەروها براکانم و دایکم هەمیشە لەو بنەماڵەیەدا وا گۆژ بووم و هاتوۆتە بەرگێڕگەچکەم کە هەمیشە باسی ئازایەتەکانی بەرزانی نەمر و داستانەکانی بەرزانی نەمریان کردووە هەر بۆیە منیش ئەو ڕێچکەیەم گرتووەتە بەر و بە هەمان شێوە لەسەر ڕێڕەوەکەی باوکم و هەمومان لەسەر ڕێی بەرزانی نەمر هەتا ئەمڕۆ بە بەردەوامی کارمان لەو ڕێبازە پیرۆزەدا کردووە. بەڵێ باوکم لە ماوەلیدەکانی 1926 26 بۆ 27 ئەوی خۆی جەنابی بۆ ئێمە ئەگەڕایە و جەنابی باوکم کە دانیشتین لەگەڵێ هەمیشە ئێواران لەو کەسانە بوو کە مەجلیسی زۆر خۆش بوو دائیمەن بە یادەوەری کۆنەکانی بۆ ئەگێڕاینەوە بۆ ئەوەی کە بیرمان نەچێتەوە. طبعاً باوکم ناوی نووری عەبدوڵڵا ساڵحە مەشهور بە مەلا نووری ئاغجەلەری لە شێخە گەورەکانی گەورەدیێن ئەمانە کە وەختی خۆی باوکم کە کولیەژی تەواو کرد و جامیعەی بەغا کولی شەریعە ئیتر بە دووهەم دەرچووە لە کۆلێژ وەختی ئەو کاتی باوکم و ئەوانیش کە لە کۆلێژ بوون یەکەم لە بەغدا تەعین دەبوو دووهەم لە بەسڕە سێهەم لە سلەیمانی بەڵام باوکم لە بەرەوەی کوردبووە لەگەڵ کەسی سێمەکە گۆڕیوێتی و هاتۆتە سلەیمانی کاتۆتە سلەیمانی لێرە بە خزمەت دایکم گەیشت و هاوسەرگیریان کردووە. ئێمە 4 خوشک و 3 براین خوشکەکانم هەرسێکیان دکتۆرن کە منیش خۆم کۆلێژی پەروەردەم تەواو کردو بە کەلۆریۆسم هەیە و براکانیشم یەکێکیان خەری دەرچووی کۆلێژی علومە یەکێکیان دکتۆری سەیدەلیە یەکێکیشان بە هەمان شێوە خەریجی کۆلێژی مامۆستایانە کە ئێستا دوانیان بەداخەوە لە خارجن و لە ئێمە دوورن. هەمیشە باوکم باسی ئەوی بۆ ئەکردین کە ئێواراندا ئەنیشتین کە چۆن ئێمە خۆمان بیر نەچێتەوە کە کوردین چۆن ئێمە بە سادەیی بچینە ناو خەڵکەوە چۆن ئێمە هەوڵ بین دەستی فەقیر و هەژار بگرین دائیمەن فێری ئەوەی ئەکردین کە خوای گەورە کە مرۆڤی دروست کردو بۆ ئەوە دروستی کردووە لە وشەی مرۆڤایەتیەوە مرۆڤ هاتووە کە بتوانین دەست لە ناو دەست کە هەمومان وەکو یەک تەماشای هەموو کەسێک بکەین قەت بە چایەکی بەرز سەیری خۆمان نەکەین و بە چایەکی نزم سەیری بەرامبەرەکەمان بکەین. باوکم بۆ ئێمە ئەگێڕایەوە خوا ئەفریقا کە لەگەڵ بەرزانی نەمرا دانیشتووە و بەرزانی نەمر کۆبوونەوەیکی لەگەڵدا کردووە. باوکم ئەڵێ پێم ڕاگەیانەوە تۆمە بەرزانی نەمەر زۆر باشترە ئەگەر جەنابەت داوای ئۆتۆنۆمی بکەی بۆ کوردستان ئەڵێ لەو کاتەدا حتا هەواڵانی بانگیان کردو کۆبوونەوەیکی تریان هەبوو بەڵام توێتی من تا لەگەڵ ئەزبەنی بە باوکمی تۆ تا لەگەڵ ئەزبەنی من کۆبوونەوەکانم تەواو نەکەم نایەمە کۆبوونەوەکەی تر لەبەر ئەوی بەڕاستی باوکم هەمیشە وەکو مستەشارێک بەرزانی نەمر تەماشای کردووە کە ڕاوبۆچوونی وەرگرتەوە ڕاوبۆچوونەکانی باوکمی بە هەند وەرگرتۆ چکە باوکم بۆ ئەو کاتەوە بۆ ئەو زەمەنە کە کەسێکی زۆر زیرەک بووە کەسێک بۆ خەریجی دەرچووی کۆلێژ بووە بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری ئەوەی هەبووە کاوە بەرزانی نەمەر قسەکانی بە هەند وەرگێ هەر بۆیە باوکم جەنابی بۆ ئێمە ئەگێڕایەوە کە ئەڵێ لە کۆبوونەوەکەدا بە بەرزانی نەمرم بەرزانی نەمر ئەگەر بکرێت ئیتۆ داوای ئۆتۆنۆمی بکە بۆ گەلی کوردستان هەر ئەوەش بۆ بەڵێ دوای کۆبوونەوەکانیان لەگەڵ بەغدا کە داوای ئۆتۆنۆمیان کردو و فعلەن گەلی کورد ئۆتۆنۆمی ئەو کاتە بەدەستهێنا. طبعا پاش ماوەیەکی زۆر و پاش ئەوەی کە شۆڕش هەڵەگیرسێت و دوای ئەوەی کە داخۆ دوای نووسکۆ
بەرزانی نەمەرداوە لە باوکم ئەکات ئەڵێ نامانێ بیتە دەرەوە چکەمە پلیسمان بە کۆمەڵی خەڵکەکە لە ناو شارا بمێنێتەوە بەس ئەگەرەکرێ جەنابەت بچیتە شوێنێ لەوێ تەکیەکمان بۆ دانی بە حکومە ئەو کاتە باوکم کەسێکی زۆر بووە لەوێ چەندین 150 خێزانی پێشمەرگەمان هەیە فەقیر حاڵن ئەگەر بکرێت لەوێ بتوانانی ئەو خێزانانە بگریتە خۆت و لەوێ تەکیەکدانێ ئەڵێ بۆ ماوەیەکی زۆر لەوێ تەکیەکەم دانا و پاش ئەوە نەگەڕاوەتەوە بۆ سلێمانی گەڕاوەتەوە بۆ شاری هەولێر لەبەرەوەی باوکم سەرپەرشتیار بوو سەرپەرشتیاری عەرەبی و زمانی عەرەبی چکە کۆلێژی شەریعەی تەواو کرد بوو طبعاً یەکەم وەجبەی سەرپەرشتیاریش بوون کە لە 7 سەرپەرشتیار پێک هاتبوون لە شاری هەولێردا ئەنیشتن لەبەرەوەی ئەو کاتە دائیرەی یەکەی سەرپەرشتیاری وەکو ئێستا نەبوو لە هەموو شارەکانەوە لە شارە چەند فەرعێکی بێ تەنها لە بەغدا و لە هەولێر هەبوو هەر بۆی باوکم ئەگەڕێنەوە بۆ شاری هەولێر و ئەو کاتە تەوان من زۆر مناڵە بە مەردا تەمەنم 2 ساڵ و نیوە بێ بەڕاستی ئەگەڕێنەوە بۆ شاری هەولێر و جاری کتر لەوێ دائەنیشێتەوە لەم ساڵانەی دواییدا باوکم پێخۆش بوو کە بیرۆوەریەکانی بنووسێتەوە هەستا بە نووسینەوەی بیرەوەریەکانی ئەم کتێبەی دانا کە ئەم کتێبە زۆر بیرەوەریەکانی خۆی تیا لە نێوان بینین و بیستندا هەموو بیرەوەریەکانی خۆی لەم کتێبە نووسیەوە بەڕاستی هەموو بەسەرهاتەکانی بەسەرهاتکاتی شۆڕش و لەگەڵ بەرزانی نەمر و هەروەها ژیانی تایبەتی خۆی و هەمووی بیرەوەریەکانی لێرەدا نووسیەوەتەوە هەروەها شتی کەشمان بیر نەچێ باوکمێکێکە لە دامەزرێنەری یەکێتی مامۆستایانی کوردستان کە تەنانەت لە کۆنگرەی ساڵی 1974 وێنەکەشمان هەیە لەویا دوایی پیشانی جەنابتانیم کە لەگەڵ بەرزانی نەمر کە کۆبوونەتەوە و وێنەیان گرتووە و کۆنگرەی مامۆستایانیان بەستووە لە خۆی دەبەر ئەوی مامۆستا بۆ سەرپەرشتیاریش بووە یەکێک بۆ لە دامەزرێنەری یەکێتی مامۆستایانی کوردستان لەو کاتەدا تەبان ئەوە جێی فەخر و شانازیە کە لەو کاتەدا سەرۆکێکی مەزنی وەکو بەرزانی نەمر کە لەو کاتەدا ئەوەندە گرنگی بە مامۆستایەوە کە بیریشمان نەچێتەوە لە ساڵی 58دا گرنگی بە ڕێکخراوی قوتابیان و هەروەها لاوان و لە هەروەها ئافرەتان ناوە ئەجا ئەوە بچێتە سەر ئەوەی سەرباری ئەوەی کە چەند گرنگیشی داوە کە یەکێتی مامۆستایاندا بمەزرانی کەسێک وە بەرزانی نەمەر ئەگەر ئێمە بیر لەو مێژووە بکەینەوە بچینە قوڵایی ئەو مێژووەوە هەروەها وەکو جەنابی باوکیشم ئەی فەرموو هەمیشە باسی ئەوەی ئەکرێ و بارزانی نەمەر کەسێکی زۆر تێگەیشت و کەسێکی زۆر ڕۆناگبیر کەسێک دائیمەن بیر و بۆچوونەکانی بۆ ئایندە وەکو نووسینی ئاوی ئاڵتونوا بووە لەسەر بەردێکی زۆر کە قەت نەفەوتێ لەبەر ئەوەی دائیمەن ئەو شتانی کە باسی کردووە بۆ یعنی دوای چەندها ساڵ هاتۆتە دی بەڕاستی بۆیە دائیمەن باوکم باسی قسەکانی جەنابی بارزانی نەمری ئەکرد باسی ئەکرد کە چی پێوتون کە چۆن باسی ئەوەی کردووە کە دروستبوونی یەکێتی مامۆستایان چەند گرنگە بۆ ئەو کاتەی کورد و هەروەها کە ئێمە ینی بیرمان نەچێتەوە لە 56 ئەو یەکێتی ئافرەتانی دروست کردو ینی کەواتە بەرزانی نەمەر کەسێک بووە بەڕاستی تازەگەری لەو سەردەمەوە پێوە دیار بۆ ئێمە زانین ئێستا ڕێکخراوەکان خەریکە ئەکەونە جم و جۆڵ و کاری خۆیانەکەن و یانی تقریبا لە ساڵی نەوەکانەوە کەوتونەتە جم و جۆڵ و کاری خۆیان کردە بەڵام ئێمە گەر بیر بکەینەوە لەو مێژووە سیر کە لە چه سەردەمێکا بەرزانی نەمر هەوڵی ئەوەی داوە کە ئەم ڕێکخراوانە ڕۆڵی خۆیانیان هەبێت و کاریگەری خۆیانیان هەبێت لە ناو کۆمەڵگەیە بەڕاستی ئێمە بێ فەخر و شانازی بەم سەرۆکە ڕۆحانەتەوەی گەلی خۆمانەوە بکەین. بەڵێ لەو کاتێک کە دەنگدان دەکرا بۆ جەنابی سەرۆکە هەڵبژێرێتەوە لە ناو خەڵکدا بۆ سەرۆکی هەرێم بەڕێز جەنابی کاک مەسعود بەرزانی لەو کاتەدا باوکم ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لە شاری سلێمانیدا هەستا بە چەندین بانگێشی گەورە بۆ خەڵکان لە ماڵی خۆمانە کە خەڵکی بانگە کرد و باسی ڕۆڵی بەڕێز سەرۆک بارزانی و هەروەها ئەوەی کە ئەوە نەوەی بارزانی نەمرە چ ڕۆڵێکیان هەیە بۆ کورد چ کەسێکی نەتەوەیە هەمیشە ئەو بانگێشانەی ئەکرد جاریوە بوو لە ڕۆژێکا دوو داوەتی گەورەی ئەکرد بۆ خەڵکی و کۆی ئەکردنەوە لە ماڵی خۆیاندا بۆ ئەوەی باسی ڕۆڵی سەرۆک بەرزانیان بۆ بکات لەبەر ئەوەی ئەیویست بەڕاستی سەرۆک بەرزانی بە دەنگێکی زۆر گەورە ببێ بە سەرۆکی هەرێم کە لەبەر ئەوەی خۆی لە ئازارەکانی میلەتەکەمان ئاگادار بوو باوکەم و هەروەها لەگەڵ بەرزانی نەمریشا بۆ ئەیزانی ئەم میلەتە چەند بە نەهامەتی و داماویە ڕۆیشتووە بۆیە زۆر حەزی ئەکرد بەڕاستی جەنابی سەرۆک بەرزانی کە بە دەنگێکی زۆر گەورە لە ناو میلەتە دەنگی بدرێتێ و ببێ بە سەرۆکی هەرێم کە بەداخەوە لە دوای ئەوە
چەند کەسێک هاتنە ماڵەوە و بە کەسی لێنە بۆ ئەویان بە هەلزانی کە لە ماڵەکەدا کەسی لێ نییە. من دایکم چکە بەڕاستی زۆر ئەمری خوای کردووە لە ساڵی 95ەوە دایکمم لە دەستداوە وفاتی کردووە. باوکم تا چەند ساڵێکە خۆم لە لای بووم پاش ئەوە خێزانمان بۆ هێنا. لەو کاتە بە هەلیان زانی بوو کە خێزانەکەی لە ماڵ نییە و ڕەمەزانە و هەرخۆی لە ماڵە چەند کەسێک چوونە ژوورەوە بەداخەوە زۆر بە خەستی برینیان کرد تا گیانی لەدەستا زۆر بەداخەوە. تاکەجەوی ئەم میڵەتە بگرینە باوەش تاکە لە سۆزی باوکێتی ئەماکەی بێبەش ئای ئەماکەی بێبەش فەڕۆ مەڕۆ مەڕۆ فەڕۆ مەڕۆم زمیر مەبن وردی لەکانە تا سەربەستی وەداز دێنم بۆ کوردستانە تاکو نەخشەی ئەمەی وڵاتە نەگۆڕینەوە دڵنیا بن ڕۆڵەکانم ناگەڕێینەوە ئای ناگەڕێینەوە. بەڵام ئەوەنە دڵی گەورە بوو ئەی توخوا گەرگیران عەزیەتیان مێن بەخوا ئەوان نەیانزانیەوە من چەند کەسێکی باشم ئەگەر بیان زانێەوەیان لێ ناکردم یعنی ئەوەندە دڵی گەورە بوو ئەوەندە دڵی گەورە بوو سەر ڕایەوەش ئەی توخوا گەرگیران کەسینی نەکا گوناحن بەخوا نەیانزانێ من چەند کەسێکی باشم. ئەمانە باوکیانی تۆ ئەوەنە دڵە گەورەیە بۆ دەرەجەیە چکە بەڕاستی کەسێک بوو هەم قورئانی پیرۆزی لەبەر بوو ڕۆژانە چەندین تەلەبەی کولیەکان هاتن باوکم دەرسی بۆ شەرحەکردن ئەوەی کە بیستە لە ناحیەی دینەوە شارەزای قورئانی پیرۆز بێ باوکم بۆی شەرحەکردن بۆی تەفسیر ئەکردن چکە هەموو قورئانی پیرۆزی لەبەر بوو. ئەوەی بیستە لە زمانی عەرەبیە لە کۆلێژ بووە بۆ زمانی عەرەبی باوکم بەبێ بەرامبەر ماڵەکەمان تا ئەو ڕۆژەی ئەمری خوای کرد و وای لێ هادیتر نەیتوانی هەستێ ینی هەتا بەیانێکەشی وەجوێ بەیانێکەشی میوانی هەبوو هەتا ئەو کاتە وەکو بەڕاستی پەیمانگایەکی زۆر گەورە بوو. چەندین کەس لەسەر دەستی باوکم ماستەر و دکتۆرایی هێناوە چەندین کەس تا ئێستا ینی تەعزیەکەی باوەڕتان هەبێ لە چەندین شار بۆی گیرە تەنانەت لە ئێران لە بەغا لە هەڵەبجەکەی مەخۆمان هەڵەبجەیی نین لە چەندین شار تەعزیەی بۆی گیرە چەندین کەسی گەورە لە وڵاتانەوە بە فەیسبووک کەیان و بەداخەوە لەبەرەوەی دائیمەن باوکمیان وەکو مامۆستا عەبدولکەریمی مدەریس سەیرەکەیان دوو کەس هاوشێوەی یەکەن مامۆستا مەلا نووری عەبدوڵڵا مامۆستا عەبدولکەریمی مدەریس لە ناحیەی زیرەکی و شارەزاییان لە دینە بەڵام بەداخەوە ینی مەخابن ئەوانی کە هاتن و ئەو کەسە گەورەیان ئەو مامۆستا گەورەیە ئەو قوتابخانە گەورەیان ئاوا بە ئاسانی لە دەستمان کرد بەداخەوە. بەڵام ئازاری خەڵکەکە زۆر بوو هەتا ئێستاش ئازاری خەڵکەکە کەشتمان بۆ ئەنووسن بەداخەوە یا کە خەڵکە بینین ینی دەست بەسنەوە گرن کە ئەڵێن ئێوە بنەوەی ئەو پیاوە گەورەیەن بەڕاستی من هەمیشە فەخری پێوەکەم. لەسەر هەمان ڕێبازی باوکم تەبان چکە ئێمە لەو خێزانەدا بەو شێوەی گۆشکرا بووین هەر لە منداڵی من ئەوەندەی بیرمە ئەزانم بەردەوام شتیانەیە دەستم ئەو بەرە بۆ فڵان شوێن و لەگەڵ ماڵی مامە و مناڵەکانی مام چکە مامم بەڕاستی نەفی بوو حاکمی شۆڕش بوو لە چەمچەماڵ بە ئەمری بارزانی نەمر پاشان نەفی کرا بۆ بەسڕە. ئیتر ئەوە نازانم کە من جلێکی کوردیان لەبەرە کرد شتیانەیە دەستم تۆ ئەوە بەرەوە ئەوە بشارەوە و ئیتر نەئەچوومەوە ینی ئەوەندە منداڵ بووم نەمەزانی بابەتەکان چییە. بەڵام بە فەرمی خۆشم لەبەروی لەسەر هەمان ڕێباز بەردەوام بووم بە فەرمی لە ساڵی 1991 بە فەرمی من پلەی حیزبیم وەرگرت بە فەرمی لە ساڵی 1991 من بووم بە ئەندامی ڕێکخراو لە ناوچەی سەرچنە لە ڕێکخراوی بەکرەجۆ. پاشان وردە لە ساڵی 93 بووم بە کارگێڕی ڕێکخراو بەڵام گوێزرامەوە بۆ ناوچەی مامۆستایان لە سەر بەلقی چواری بەڕێز لە ساڵی 95 وەک یەکەم بەڕێوەبەری سەربەلایانی پارتی لەسەر کارەکەم لابرام لە سلێمانیە و هەروە بەم شێوەیە بەردەوام بووم هەتا ساڵی
97 و 98 ئیتر بووم بە ئەندامی ناوچە لە ناوچەی مامۆستایانی بەڕێز پاش ئەوە تا ساڵی 2004 لە 2004 بووم بە ئەندامی مەکتەب لە دەستی جەماوەری پیشەیەکانی لقی چواری بەڕێز بەردەوام بووم هەر لە سەرکاری حیزبیم بە هەموو شێوەیەک تەبانەمە حەزەکەم بیکەم بە دوو تەوەریکان بەسی کاری حیزبیەکەمەکەم بگرە سێ تەوەریش ئەگەر پێتان خۆش بێ کاری حیزبی کاری ڕێکخراوەییم کاری حکومیم حەزەکەم بەر شێوەکە گەر پێتان خۆش بێ بۆتان باسەکەم ئەگەر کارتان هەبێ پاشان لە 2004 باسمان کرد بووم بە ئەندامی مەکتەب لە دەستی جەماوەری پیشەکان تەڵان هەمووی فەرمانم هەیە تا ساڵی 2016 بووم بە کارگێڕی لق لە ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان لە مەکتەبی پەیوەندیەکان لەوێ کارم دەکرد دواتر گوێزرامەوە بۆ لقی 21 وەکو کارگێڕی لق و تا ئێستا بەردەوامم لەسەر کارەکەم وەکو کاری ڕێکخراوەیی حەزەکەم باسی کەم من پێش ئەوەی ئەندامێک بووم لە یەکێتی ئافرەتانی کوردستان و کۆم و ئافرەتێکی کورد کە حەزەکەین یعنی لە پاڵکاری حیزبیەکانمان کاری ڕێکخراوەییش بکەین بەڵام لە ساڵی 2023ەوە من نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بووم تا 2014 لە ڕێکخراوی NDI ئەمریکی بەشداری چەندین خولم کردووە 5-6 بڕوانامی نێودەوڵەتیم بەدەست هێناوە کە وەکو ئافرەتێکی چالاکوانی مدەنی نێودەوڵەتی کە لە بوارەکانی هەڵبژاردنە لە بواری شەفافیەتە لە بواری پەروەردە بواری بژانەوەی ژێرخانی پەروەردە ژێرخانی ئابووری چەندین بواری جیاجیا کە کارمانتیا کردووە حتا تەنانەت لە بواری ڕاگەیاندنیشە کە ئەمە کۆمەڵێک لە ئەمریکیەکان ئەیانویست کۆمەڵێک ئافرەت لە کوردستان پێ بگەنن لە کوردستانیش و هەموو عێراقیش جاری یەکەم لە کوردستان دواتر هەموو عێراقیان بەشداری پێکرایانیست کۆمەڵی ئافرەت بەڕاستی پێ بگەێنن لەبەر ئەوەی خۆمانە هەموو زانین ینی عێراق بە چ باریکی ناهەموارە ڕۆیشت و کوردستان لە پێشە ئازاد بوو دواتر عێراق لە ساڵی 2000ەکانە کە ئازاد بوو بەڕاستی لە 2002 کە ئازاد بوو لە 2003دا کە ئازاد بوو جنوب خۆمان هەموو ئەزانین بەشی خواروی عێراق هەموو خەڵکەکان وەکو چۆن بڵێ شتێکە کە تازەگەریە و نیاندی و ساڵانێکی زۆر لە ژێردەستی ڕژێمی بەعسا بۆ لە ژێردەستی دیکتاتۆرا بوون فەوزایەکی بەڕاستی پێوە دیار بوو هەر بۆیە ئەمریکیەکان ئەیانویست لە ڕێی ئافرەتەوە لە ڕێی ئەوەی کە کۆبەندی ئافرەت دروستکەن ئافرەتان ڕێکخەن ئافرەتان وا لێ بکەن لایەنە حیزبەکە وەلانێن لەلایەنی فکریەوە وەکو ئافرەت کار بکەن هەر بۆیە ئێمە لە کۆبەندی ئافرەتانی پارتە سیاسیەکان من لەوێشدا هەر نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بووم لەگەڵ ئافرەتانی خوارو لەگەڵ ناوڕاست و خوارو هەمومان پێکەوە لەو کۆبەندەدا هەموو مانگێک لە ڕێگەی NDI ئەمریکی لە شاری هەولێر پێکەوە کۆ دەبووینەوە و چەندین دەوراتی تازە و بابەتی تازەمان وەرئەگەر کە دواتریش خۆم ئەگەڕاینەوە بۆ شارەکە دەستنیشان کرا لەو کاتەدا یەکێتی ئافرەتان سیستەمەکەی گۆڕا کرا بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێتی ئافرەتان من هەڵبژێرام وەکو بەرپرسی بەشی ڕاگەاندن دواتر لە 2011 هەڵبژێرام بە بەرپرسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان تا کۆتایی 2014 بۆ 2015 بەردەوام بووم لەسەر کارەکەم بەڕاستی چەندین کار و چالاکی نەوعیمان ئەنجامداوە لە ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان کاری زۆر نایاب کاری زۆر باش بۆ ئافرەت لە ڕووی ڕۆشنبیریکردنی ئافرەتەوە لە ڕووی فێرکردنی ئافرەت کە چۆن باری دارایی و ئابووری خۆی پێش بخات لە ڕووی ئەوەی کە چۆن ئافرەت بتوانێت لە خێزاندا ئافرەتێکی سەرکەوتوو بێت و خێزانێکی دروست و سەرکەوتوو بۆ کۆمەڵگەکە بێنێتە دی چۆن نەوەیەکی تەندروست بۆ کۆمەڵگەکە گەشە پێ بکە بە هەموو شێوەیەک چەندین خولی شەژمانگیمان ئەکردەوە بەڕاستی تەنانەت جێی شانازیە بۆ من کە لە چەندین جار لە مەکتەبی سیاسیەوە ڕێز و سپاسمان بەدەستەوە گەیشت وەکو باشترین ستافی یەکێتی ئافرەتانی کوردستان کە نایەن ئەنا وارووا بیریشم نەچێتەوە بەڕاستی سەردەمی خاتوولانەش کە پێش من بوو ئەو دوو سەردەمە ناوە ئەنرا بە سەردەمی زێڕینی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەو فترەی کە من بەرپرسی ڕاگەاندنم خاتوولانە
بەرپرسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کێتی ئافرەتان بوو پاش ئەو کە چووە پەرلەمان من بووم بە بەرپرسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کێتی ئافرەتان ئەو دوو سەردەمە ناو ئەنرێ بە سەردەمی زێڕینی یەکێتی ئافرەتان چونکە بە جددی کاری زۆر نەوعی و تازەگەریمان ئەکرد بۆ ڕێکخراوەکان وە لەناو هەموو ڕێکخراوەکانی شاری سلێمانیشدا ئێمە توانیمان لە ڕێکدادانەوە بەشی کارگێڕی هەموو ڕێکخراوەکانی شاری سلێمانی لە کۆبەندی ڕێکخراوەکانی شاری سلێمانیدا بەدەستبێنین عنی وای لێ هاتبوو ئێمە وەکویەتی ئافرەتان سەیتەڕی تاوامان بەسەر هەموو ڕێکخراوەکانی سلێمانیان کردبوو. بەڕاستی من هەمیشە فەخری پێواکەم فەخرەکەم بەو سەردەمەی خۆمەوە کە توانی و مەکارێکی زۆر باش و زۆر جددی بکەم بۆ ئافرەت و ئەوەی کە زیاتر خۆشحاڵیە بۆ من ئەوەیە کە من لە پۆستەکەم لا نەچوم تا هەموو ئەو کچانەی کە لەوێ کاریانەکردنم گەیانن بە شوێنی خۆیان لە وەرگرتنی پلۆپۆز لە حیزبدا پاشان من جێگەکی خۆمم بەجێهێشت ئێستش بەڕاستی ستافێکی زۆر باش بەردەوامە لەسەر ئەو کارە و کە ئەیان بینین من بەڕاستی زۆر دڵخۆشە بم کە نەوەیەکمان پێگەیانەوە ئێستا لە جێی ئێمە ئەو کارە جوانانە ئەنجامەیەن هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. لە ماوەی کاری حیزبیمدا و کاری ڕێکخراوەیم وەکو بەرپرسیەکێتی ئافرەتانی کوردستان زۆر چالاکی نەوعیمان بەڕاستی ئەنجامدا بەڵام هەندێک چالاکی کە پێم خۆشە و جێی فەخریشی پێوەکەم تا ئەمڕۆ حەزەکەم باسی بکەم ئەوەیە کە لە کاتی شەڕی ژی داعش بەڕاستی ئێمە توانیمانەوە یەکێتی ئافرەتانی کوردستان چەندین جار سەردانی مەیدانی جەنگ بکەین لە نزیر لای خازرەوە و بچوین سەردانی برا پێشمەرگەکانمان کرد و خواردن و سەهۆڵ و پێداویستیمان بۆ ئەبردن وەکو ئافرەتان کە بەڕاستی دووپاتی کەینەوە بۆ برا پێشمەرگەکانمان کە ئێمە ئافرەتەنها لە ماڵەوە نین بەڵکو ئێمەش دەتوانین بین پاڵپشتیان بین و هەروایەکێ لە کارەکانی تریش کە زۆر شانازی پێوەکەم ئەوە بوو لە گەڕین بدوای ئەو ئافرەتانەی کە لە کۆندا کاریان کردووە و لە کاتێکدا کە بەڕاستی کارکردنی ئافرەت زۆر سەخت بووە جا ئایا کاری تەتەریان کردبێ هاوکاری برا پێشمەرگەکانیان کردبێ ئافرەتمان هەیە تا ئێستا بەردەوام بۆ بەڕاستی لە کاری حیزبیدا لە سەردەمێکی کۆنەوە تا ئەمڕۆ توانیمان حەوت ئافرەت خەڵاتی زێڕینی پێبەخشین بە ناوی خەڵاتی زێڕینی یەکێتی ئافرەتانی کوردستان کە وەکو مەدالیایەک ئارمی یەکێتی ئافرەتانی لەسەر بوو بە زێڕی ئار21 بۆمان دروستکردن کە بەڕاستی ئەمە تەنها خەڵاتێکی نەوعی بوو چکە هیچ شتێک بەرامبەر ئەو کار و چارەکی ئەوان کردویانە تعویزی ئەوە نایەتەوە بەڕاستی ئەو ڕنج و خەباتی ئەوان لەو کاتەیە کە ئەو ئەرکوماندوبوونی کە لەسەر شانیان بووە هیچ شتێک تعویزیان نایەتەوە بەڵام هەروەکو شتێکی ڕەمزی ئێمە پێمان خۆش بوو لەو کاتەدا خەڵاتی حەوت ئافرەت بکەین کە هەرێکیان لە بوارێکی جیاوازدا کارێکی تەواوی بۆ ئەم میلەتە کردووە ئەوانە چەند کارێکن کە من بەڕاستی زۆر شانازی پێوەکەم و لە ماوەی کاری حیزبیشمدا کە پلەی کارگەڕی لە قەموەرگەر توانیمە چەندین خول بۆ کادران بکەمەوە بەڕاستی لە لقەی 21 بەڕێز لە ناوچەکاندا کە وەکو خولی دیالۆکە من ئەم خولە خۆم لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بینیم کە خاتوونێک لە وڵاتی سویدەوە هاتبوو دکتۆرە بوو وەکو ڕاهێنەرێکی نێودەوڵەتی جیهانی کاری ئەکرد ڕاهێنانی دیالۆکی پێ ئەکردین کە دیالۆک چی و کارەکانی چۆن و چۆنێتی قسەکردن و دانیشتن و قسەکردنی کادران لە ناو یەکدا و هەروەها مامەڵەی ڕۆژانی مرۆڤ لەگەڵ یەکدا هەروەها بۆیە منیش کە بەشدار بووم لەو خولەدا بە ئەرکی سەرشانی خۆمم زانی کە من ئەم خولە دوو باتکەمەوە بۆ کادرانمان لە ناوچەکانی سنووری لقی 21 بەڕێز. لە ساڵی 2015 توانیم کە توێژینەوەک ئەنجام بم بۆ ئەوی پلەی شارەزا بەدەست بێنم توێژینەکەم ئەنجامدا توێژینەوەکەم لە خوێندنی باڵا
ڕزامەندی لەسەر درا کە توێژینەوەیکی زۆر باشە و پێویستە پلەی شارەزا بم کەسە ببەخشرێ ئەمە نووسراوەکەمە کە بۆ گۆڕینی ناونیشانەکەم بۆ پلەی شارەزا هەموو کارەکانم ئەنجامدا بەڵام لە بەهۆی ئەم بارودۆخی کە هەرێمی کوردستانی تێدا بوو لە 1/1/2016 بە ئەمری بەڕێز ڕێزدار کاگنی چیرەوان بەرزانی سەرۆکی حکوومەت بوو ئەو کاتە کە پلە بەرزکردنەوە بۆستێ لەو کاتەوە تا ئێستا من پلەکەم وەستاوە بەداخەوە چەند ساڵە لەبەرەوە هەر بە سەرپەرشتیاریەکە ماوەتەوە پلەکەم هێشتا نەگۆڕاوە بۆ خەبیر کە مەفوز بوو تا ئێستا 5 ساڵ بوو من خەبیر بم چکە هەموو کارەکانم تەواو بوو بتەنها دەرکردن و واژووی سەرۆگۆزیرانی ما بوو ئەمە نووسراوەکەیەتی بەڵێ ئەمە توێژینەوەکانە بڵێ ئەمە شەر بە هەمان شێوە بڕوانامەی ترە کە هەر بەشدار بووم بە هەمان شێوە زۆر خولم بینیەوە بەڕاستی ئەمانە ڕێز و سوپاسە ئەمانە ڕێز و سوپاسی لقی چواری بەڕێزە ئەمە ڕێز و سوپاسی یەکێتی ئافرەتان ئەم ستافی تازەی دەوروبەرە کە پیان خۆش بوو بەڕاستی تەکریمی ئافرەتە کۆنەکانی یەکێتی ئافرەتان بکەن ئەم ڕێز و سوپاسیان پێبەخشین هەروەها ئەمەی لە دەستی جەنابتە ڕێز و سوپاسی مەکتەبی سیاسی پارتیمانە لە پای ئەو خولانەی کە من وەکو مامۆستایەک بۆ خولی کادران توانیومە وانە بڵێمەوە بابەتەکان دابنێم یعنی ئەوەی کە جێی خۆشحاڵی بوو خۆم بابەتەکانیشم دانا بابەتەکانم دانا بابەتەکانم لە زمانی عەرەبی و تەرجومە ئەکرد بۆ زمانی کوردی و پاشان خۆم وەرکشۆپەکانم ئەوتەوە لە پای ئەو بەڕاستی مەکتەبی سیاسی ڕێز و سوپاسیان پێبەخشیم ئەمانە ئەگەر ڕێز و سوپاسی حیزب بێ من چەندین ڕێز و سوپاسیەکێتی ئافرەتانیشم هەیە وەکو ئەوەی کە باشترین ستافیەکێتی ئافرەتان بووین لە هەرێمی کوردستان چەندین جارێکەمیمان بەدەستێناوە لەبەرەوە چەندین ڕێز و سوپاسی سکرتاریەتێکێتی ئافرەتانم هەیە سەرڕای ئەمانە ژۆک و کاری حکوومیەکەم کە مشریفەی ئیداریم ئێستا ڕاستە خۆم پسپۆرەکەم کیمیایە بەڵام بە حکمی ئەوەی کە بەڕێوەبەر بووم ماوەیەکی زۆر و یاری دەدەربووم کاتێک کە تاقیکردنەوەمان ئەنجامدا بۆ بەدەستێنانی پلەی سەرپەرشتیاری من تاقیکردنەوەی کاریگەڕیم کرد و پلەیەکی زۆر باشم بەدەستێنا ئەوەی تا ئێستا 14 ساڵە سەرپەرشتیاری کاریگەڕیم لەخوا بەزیابێ چەندین ڕێز و سوپاسی حکوومەتم هەیە بۆ کارەکانم تا ئێستا ژمارێکی زۆر یعنی لەبەروی ئەوەندە زۆرە ناتوانم بەڕاستی لێرە عەرزیکەم بەس ڕێز و سوپاسێکی زۆرم هەیە کە توانم بڵێم ساڵانە بەلایانی کەم و سوپاسی بۆ 2 سوپاس وەر ئەگرم لەپای ئەو کارانی کە ئەنجامیم بۆ کارە حکوومیەکەم زۆر سوپاستانەکەم بەڕاستی منیش زۆر خۆشحاڵ بووم کە بەرنامەیەکی وا جوان لەلایەن ستافێکی وا جوان و بەڕێزەوە کە بیریان لەوە کردوتەوە کە بیرێ لە یادەوەریەکانی ئەو کەسانە بکەنەوە کە مێژوویەکیان هەیە مێژوویەکی پڕخەباتیان هەیە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم حەزەکەم لە کەناڵە جوانەکەتانەوە ئەوە ئاراستەی گەنجان بکەم کە تکایە بەردەوام بن هیچ شتێک نەتان ڕوخێنێ مرۆڤ ئەبێ لەو کاتی کە لە کەوتنایە زۆر بە بەهێزی هەستێتەوە کە ئەوەندە هەستانەوەکەی بەهێز بێ کەوتنی بۆ جاری دووهەم زۆر سەخت بێ بۆیە داوا لە گەنجانەکەم هەموو کاتێک مرۆڤ ئیشەکان بۆی لەبار نییە هەموو شتێک بەدڵی خواستی خۆی نابێت بەڵام کاتێک ئەبێ بەخواستی خۆت کە مصیربی لەسەری کە پێداگری لەسەری بۆیە داوا لە گەنجانەکەم بەڕاستی بە دەست لە ناو دەست بیری نەتەوەییان و هەزری نەتەوەییان تیا زیاتر قوڵ بێتەوە زیاتر بیر لە کوردستان بکەنەوە زیاتر بیر لەوە بکەنەوە ئێمە هەرێمێکی کوردستانمان بەدەست هێناوە بە خوێنی سەدەها هەزار شەهید بەڕاستی کە ئەتوانین بڵین چەندین بەحر ناتوانم بڵێم گۆمێک لە خوێن توانمە چەندین بەحر لە خوێن کە هەمووینەوەی کوردە و لە مێژووی کورد و کوردستان دەکە هەل لە کۆنەوە باسی کوردستان بکەی ئەزانین کە کوردستان و هەمیشە بۆ ئەم خاکەنەوەکەی لە ئەوەدا بۆ کە خوێنی خۆی دەپێناوە بەخت بکە هەر بۆیە من داوە لە کەناڵە بەڕێزەکەتان و داوە لە گەنجانەکەم تکایە بە بیر و بۆچوونی هەندێک کەسی ناحەز بە کورد فریومە بن وەرنەوە سەر ڕێگەی خۆمان وەرنەوە سەر ڕێگەی ڕاز وەرنەوە سەر ڕێگەی باوکو باپیرانتان بیرتان نەچێە کە ئەم هەرێمەی ئێمە هەمانە زۆر بە زەحمەت بەدەست هاتووە لە کوردستانە گەورەکەی ناو ئەم جیهانەدا کە 4 پارچەیە تەنها ئەم هەرێمەمان سەر بەخۆیە با ئەمە لە دەست نەدەین بە هەموو پێکەوە ئەم هەرێمە بەهێزتر بکەین با داهێنانی جوانی بۆ بکەین با بیری نەوتەیەمان بەهێزتر بێ بە پاک و خایەنی ئەم هەرێمەمان بپارێزین بە ئێوەی گەنج ئێمە ئەتوانین سەرکەوتوو بین چونکە ئێمە بمانەوە نەمانەوە وردە ئەبین بە ڕابردوو ئەچینە ناو مێژوویەکی ڕابردووە بەڵام ئێوە داهاتووی کوردستانن بۆیە داوایان لێ ئەەکەم بە ڕۆحێکی کوردانەوە بەڕاستی خۆیانی لێ هەڵکەن ئەم کوردستانە بەرەو پێش بەرن
بە ئومێدی ئەوەی کوردستانی گەورە لە چوار پارچەکە لێک کوردستاندا گەورە کۆبێتەوە ئیشەڵڵا ئیشەڵڵا